ئێرە دۆڵی پادشاکانە. دەکەوێتە شاری یەقسەر لە باشووری قاهیرەی پایتەختی مەسر. سەد ساڵ لەمەوبەر گۆڕی توتەنەخامون لەم شوێنە دۆزرایەوە کە 3000 ساڵ بوو لەوێ شاردابووەوە. توتەنەخامون یەکێکە لە ئەندامانی بنەماڵەی فیرعونەکانی مسر کە لە نێوان ساڵانی 1334 پێش زاین بۆ 1325 پێش زاین فەرمانڕەوایەتی کردووە. کوڕی یەخناتونە و بە بەناوبانگترین فیرعون دادەنرێت. دوای مردنی لە دۆڵی پاشاکان بە خاک سپێردراوە. هاوارد کارتەر لێکۆڵەری بەریتانی لە ساڵی 1922 گۆڕی توتەنەخامونی دۆزیەوە. دواتر کارتەر و تیمەکەی گومانیان لەبوونی شوێنەوار لە دۆڵەکە کرد، بۆیە دەستیان بە هەڵکەندن کرد. لە نێوگردێکدا تونێلێکیان دۆزیەوە کە دەچێتە قوڵایی زەوی و بەدەیان تاشەبەر داپۆشرا بوو. ئەمەش ئەو هۆکارە بوو کە وای کرد بۆ ماوەی 3000 ساڵ نەدۆزرێتەوە. لێکۆڵەرەکان بۆیان دەرکەوت ساڵانە چەندین بوومەلەرزە لەو شوێنە ڕوویانداوە. تاشەبەر لە بەرزایەکانەوە کەوتونەتە خوارەوە و گۆڕەکەیان داپۆشیوە. لە نێو گۆڕەکەی گەنجینێک دۆزرایەوە کە هاوشێوەی نییە. 5000 کەرەستە و پەیکەرێکی ئاڵتوونی تێدا بوو. لە نێو گۆڕەکەش تەرمی توتەنەخامون لە نێو تابوتێکی 9 کیلۆ ئاڵتوونیدا بۆ مۆمیاکراوی دۆزرایەوە. That's such a nice long story. چیرۆکێکی زۆر خۆشی دوورودرێژی هەیە کاتێک کارتەر لە ڕۆژی 4 ئەیلولی 1922 گۆڕەکەی دۆزیەوە. ئەو 5398 کەرەستەشی لە نێو گۆڕەکە دۆزیەوە. زۆرینەیان لە ئاڵتون دروستکرابوون. توتەنەخامون لە تەمەنی 9 ساڵیدا بووە فەرمانڕەوا و لە تەمەنی 19 ساڵیدا مردووە. لێکۆڵەرەکان بۆیان دەرکەوت کە ئێسکەکانی بەراورد بە مۆمیاکراوەکانی دیکە پتەونین. گومانی ئەویان لا دروست بوو کە بە نەخۆشی مردبێت. Tutankhamun, he had a severe malaria. توتەنخامون مەلاریای هەبوو. ئێسکەکانی زۆر بێهێز بوون. ئەمەش ئەو هۆکارە بوو کە وای کرد 120 گۆچان لە نێو گۆڕەکەی بدۆزینەوە. 20 canes inside his own tomb. لە نێو گەنجینەکەی هەموو شتانە هەبوون کە فیرعونێک حەزی پێ دەکات بۆ دوای زیندووبوونەوەی لەلای بێت. لە دوای دۆزینەوەی گەنجینەکەی توتەنەخامون کەرەستە و پارچە شوێنەوارەکانی دیکەی ناوی بەسەر مۆزەخانەکانی مسردا دابەشکران. لە نێو گەنجینەکەی ماسکە هەبوو کە لەسەر ڕوخساری بوو. کێشی ماسکەکە 10 کیلۆگرامە و لە زێر دروستکراوە. ئێستا بەشێکە لە سیمبولی میسری کۆن. ئەم عەرەبانەیەش هەبوو. بە بڕوای مسری کۆنەکان لە دوای زیندووبوونەوەی فریعون پێویستی پێی دەبێت بۆ بەشداریکردن لە جەنگ. پێنسەد کیلۆمەتر لە باکووری شاری قاهیرە گەورەترین گەنجینەی شوێنەوار و کەرەستە مێژوویەکانی مسر هەڵگیراون و زۆرینەی کەرەستەکانی توتەنەخامون لەوێ بوون.
ئەم ساڵ مۆزەخانەی گەورەی مسر دەکرێتەوە. گەنجینەکەی توتەنخ ئامونیش دوای 100 ساڵ لە دۆزینەوەی شوێنێکی تایبەتی بۆ دانراوە و بەشێکی گوێزراوەتەوە ئەوێ. نەک تەنیا بۆ میسر بەڵکو بۆ تەواوی جیهان ئەم کەلەپورە مێژوویانە گرینگن. ئەمە یەکەمین جارە بۆ خەڵکی نمایش بکرێت. لە داهاتوێکی نزیکیش سەرجەم کەرستەکان پێکەوە لە مۆزەخانەی گەورەی میسر نمایش دەکرێن. سەد ساڵ دوای دۆزینەوەی گۆڕی توتەنخ ئامون و گەنجینەکەی سەرنجڕاکێشی کەرەستەکان و چیرۆکە جیاوازەکان هێشتا گیان سەرسام دەکەن. دۆڵی پادشاکانیش هیوایە کە بۆ لێکۆڵەر و توێژەران تاوەکو شوێنەوار و کەلەپوری زیاتری مسری کۆن بدۆزنەوە. بۆ یەکەمین جار ئێمە گەنجینەیەکمان لەبەردەست دەبێت تاوەکو بیبینین و دەستی لێ بدەین. توت ئەنخ ئامون فیرعەونێکی بەناوبانگ بووە. ناوی لە هەموو شوێنێک ناسراوە و ناوی تا هەتایە دەمێنێتەوە. گۆڕی توتەنخ ئامون بە بەراورد بە فیرعەونەکانی دیکە بچووکتر بوو. هۆکاری ئەمەش بوو ئەوە ئاگەڕێتەوە کە توتەنخ ئامون لە تەمەنی 90 ساڵیدا مردووە و پەلە کراوە لە بەخاکسپاردنیدا. فیرعەونەکانی دیکە پێش مردنیان یان تێپەڕبوونی تەمەنیان گۆڕیان بۆ ئامادە کراوە یان خودخۆیان ئامادەیان کردووە. بەڵام کورتی تەمەنی ئەم وای کرد کە پەلە بکرێت لە بەخاکسپاردنی. تەنانەت ئەو وێنانەشی کە لەسەر دیواری گۆڕەکەی نەخشێنراون شوێنەواری پەلەکردنی وێنەکێشەکان بەسەر دیوارەکەیەوە دیارە. لێکۆڵەرەوەکانیش دەڵێن کە جێگەی فڵچەی وێنەکێشەکان لەسەر دیوارەکانی گۆڕەکەی گەواهیدەری ئەو ڕاستیە. ژمارەیەکی زۆر لە پارچە شوێنەوارەکانی مسری کۆنەکان براونەتە دەرەوەی میسر یان دزراون. ساڵی 2021 حکوومەتی مسر بە هاوکاری ڕێکخراون نێودەوڵەتەکان توانی 5300 پارچە بگەڕێنێتەوە وڵاتەکەی. طالب حشمات، ڕوودا و